بۆیە میوانداری بەڕێز هیوا عەلیمان کردووە کە بەڕێزیان گوتەبێژی وەزارەتی کشت و کاڵن و بە وردەکاری تەواو لەسەر هەموو بەروبوومەکان و لەسەر کارکردنیان بە بازاڕکردن و یارمەتی جوتیاران هەمووی گفتوگوی لەگەڵەکەم. بەڕێز هیوا بەخێر بێ ئەم کاتت سپاس بۆیەوە. کاتێک هەر بابەتێک هەر پاکێجێکە بینین کە هاوکارانمان ئامادەیەکەن لەسەر بەروبوومێکی کشت و کاڵی پێگەیشتنی لە کاتێکی وەرزی دیاریکراوە جی دڵخۆشیە کە بینین لە کوردستان لەم بەرهەمەدا ئێمە لە چه ئاستێکین. کەواتە حەزەکەم بزانم ئایا لەگەڵ بوونی ئەم بەروبوومە خۆراکی و بەروبوومە کشت و کاڵیە جوانی کە هەمانە ئێوە چیتان کردو بۆی بە بازاڕکردنێکی باشی بۆ بکەن؟ بەڵێ سپاس بۆ هەڵبژاردننی تەوەری گرنگجیدان بە سێکتەری کشت و کاڵ و بانگێشکردنی ئێمە. دیارە وەزارەتی کشت و کاڵ کار لەسەر چەند کارنامەیەکی خۆی دەکەی یەکێک لەوانە بریتە لە بەهێزکردنی پێگەی ئاسایشی خۆراک و هەنگاونان بۆ بەدیهێنانی خودبژێوی دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان و هاندانی جوتیانە بۆ هەمە چەشنکردنی بەروبوومی کشت و کاڵی لە هەمان کاتدا کارکردن بە چەندین میکانیزم و ڕێکاری گرنگ بۆ مەسلەی بە بازاڕکردن و دنیاییدان لە شێوازی بەرهەمهێنان و زیادکردن چونکە ساختکردن یەکێکە لە ئامانجە هەرە گرنگەکان کە چەندین ڕێکاری پێویستی بۆ گیراوەتە بەر لە وەزارەتی کشت و کاڵ یەکێک لەوانە یاسای ژمارە 4 پارێزگاریکردن و بە بازاڕکردن و یاخود زمینە سازیە بۆ بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا ئێمە ڕۆژمێرێکی کشت و کاڵی پەسەندکراومان هەیە لە ئەنجومەنی وەزیران کە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقی کار دەکرێت بۆ مەسلەی بە بازاڕکردنی بەروبوومە ناوخۆییەکان یەکەم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان کە هەمووتێکی نیشتیمانیمان هەیە چۆن ئێمە لە کوی سێکتەرەکانی دەستی کاری ناوخۆیی بۆ بۆ بەروبوومی کشت و کاڵی بۆ بەروبوومی چێلگە پەلەوەریەکان هێلکە گۆشت هەموو ئەو بەرهەمانی تر کە لە دەستی کاری ناوخۆیە چۆن وا بکەین هەڵمەتێکی نیشتیمانی دروستکەین دامەزراوەکان هاوڵاتیان هەموو لایەکمان پشت بە بەرهەمی ناوخۆی بەستین. دووەم چۆن لەگەڵ حکوومەتی عێراقی دەواازەکانی ناوەڕاست و خاوی عێراق بەڕووی یەکتری ئێستا باشترین ئێستا لە چه ئاستێکە ئایا چۆن نتوانن ئەو بەرهەمەی کە ئێمە هەمانە کامە بەرهەمە کە هەمانە ئێمە توانی بێتمان پێداویستی ناوخۆ پڕکاتەوە ئاسی خۆبژێوی تێپەڕاند بێ بۆی کە ئێوە بە بازاڕکردنەکەتان زیاترکەن بێتە پاڵپشتێک بۆ جوتیاران و بەرهەمەکەیان ساخ بکرێتەوە لە ناوەڕاست و خواروی عێراق. لەم کاتەیە چیتان کردو یاخود چه هەماهەنگیەک؟ بەتاکید بازاڕی عێراقی و هەرێمی کوردستان بەڕووی یەکتری دەواازەکان و سوود و بەژۆنی گشتی هاوبەش لەنێوان جوتیاران هەرێمی کوردستان و عێراق بۆ ئێمە زۆر گرنگە وەکو وەزارەتی کشت و کاڵ پابەندیەتی تەواو دەست پێشخەری تەواومان کردو لە چاسی ئەو ڕێکەوتنەی استراتیژیە هەیە بۆ ئیدارەدانی دۆخی کشت و کاڵ و ئەو لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمە وەکو باسم کرد لەو ڕۆژمێری کشت و کاڵیە گەیشتنەتە ڕێکەوتنێک کە بەپێی مەوسومی پێگەیشتن و جوگرافیای پێگەیشتنی بەروبوومە کشت و کاڵی ناوخۆییەکان لە هەرێمی کوردستان و عێراق بڕیار دەدەین بێکەوە ئەو بەرهەمانە ساختکەینەوە. ئێستا کە لەو کاتێکە لەو بەرنامەیەن بە دواداچوونی بەردەواممان هەیە لەگە کشت و کاڵی پارێزگاکان ڕۆژانە ئێستا نزیکەی 10,000 تۆن بەرهەمی ناوخۆی ئێمە دەچێتە ناوەڕاست و خواروی عێراق. لە چ بەرهەمێک زیاتر؟ لە بەرهەمی تەماتە، لە بەرهەمی خەیار، کودی، کاڵک، شوتی، بامیە، بیبەری شیرین، پیاز هەموو ئەو بەرهەمە ناوخۆیانی کە ئێستا هەیە ڕۆژانە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی یەکەی تایبەتمەندی کشت و کاڵی پارێزگاکان کە لە ناو عەلوەکان هەیە و لە ڕێگەی پشکنینەوە کە بە مەرجێک دەسەلمێنرێ ئەم بەرهەمە بەرهەمیشی ناوخۆییە پشکنینی بۆ دەکرێت کە شیای خواردنە بە کوالێتیی بەرز ئینجا دەچێتە ناوەڕاست و خواروی عێراق. یانی ئێستا لەبەرەوەی گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری زۆری لە عێراق کردیە بەرهەمی ئێمە لە ئێستادا سەرباری ئەو یەکەی اکتیفای ناوخۆی تێپەڕاندی خۆشبەختانە لە چەندین بەرهەم بڕیاری قەدەغەکردن دراوە کە نابێ بەرهەم لە درەوە هاوردە بکرێت چونکە ئێمە لەم کاتەیە زیاتر چ بەرهەمێکتان قەدەغە کردووە؟ ئەوە هەناردەکردنی ترێ هاوردەکردنی یەک لە راپۆرتەکە باستان کرد لە یەکی هەفتەوە کە بەرهەمی ترەیە مەسلەی بەرهەمی قارچکە بەرهەمی هەنارە پەتاتە هەر قەدەغە کراوە بۆ ماوەی 2 ساڵی ڕابردوو لە چوارچەی ڕۆژمێرە کشت و کاڵیەکە هەر بەرهەمێک لە ناوخۆ پێڕابگات کە بزانین دەگەین ئاستی خۆبژێوی ڕێگە نادەین بەرهەم لە دەرەوە هاوردە بکرێت. جا بۆ ڕاگررتنی نرخەکەی لە ناو بازاڕە کە نەبێت ئەو ئاستی کە هێندە زۆر بێت بگاتەوەی خوانە خواستە جوتیاران بەرهەمەکان بۆ ساغ دەکرێتەوە و فڕێ بن. ئەمە پێویستان بۆیە کە بینێرنە عێراق یاخود با بڵێن ئەگەر تەنانەت پێویستیشکا بینێرنە وڵاتانی دەرەوە بۆ ئەمە چیتان؟ ئێمە چەندین هەنگاوی زۆر گرنگمان ناوە تازە بۆ جەناوتم باس کرد یەکێک لەوان وەزارەتی کشت و کاڵ نووسراوێکی فەرمی بۆ ئەنجومەنی وەزیران ڕەوان کردیە کە هەموو ئەو گریبەستانە هەڵبۆشێنێتەوە کە لەگەر وڵاتان یاخود لەگەر کۆمپانیەوە بەرهێنەرە دەرەچیەکان ئەنجامی داوە
بۆ کڕینی بەرهەمی دەرەوە بۆ گۆشتە چرگە کشتتوکاڵیەکانە هێلکەی هەر نانوشانێکە بۆی پێش بەرهەمی ناوخۆی ببەستن دوام ئێمە لەگە وەزارەتی کشتتوکاڵی عراقی وەکو باسم کرد ڕۆژمێری کشتتوکاڵی پەسەندکرای هاوبەشمان هەیە لێکتێگەیشتمان هەیە لە هەفتەی ڕابردوو تیمی تەکنیکی ئێمە کۆبنەوەیان کردیە کە ڕێکەوتن کراوە کە دەواازەکانی ناوەڕاست و خواری عراق و هەرێمی کوردستان هەموو دەواازەکان بەڕووی یەکتردا بکرێتەوە لەسەر کلیشەیەک ڕێکەوتن کراوە کەم کلیشەیە لە ڕێگەی کشتتوکاڵی پارێزگاکان و لە ڕێگەی علووەوە پشکنینی ئەو پاڵپشتی ئەو جوتیارە دەکرێت و پشکنینی ئەو بەرهەمە دەکرێت کە دەچێتە دەرەوە یعنی ناوخۆی عراق و ئەو جوتیارێکە بە هەمان شێوە لە عراق لە شارەکانی تری عراق دەهێنێت هەرێمی کوردستان بە هەمان شێوە پشگیری دەکرێت و بەڵگەی سەلامەتی ئەو بەرهەمەی دەدرێتێ ئەمە لایانی ناوخۆی ئەتوانێت جوتیار دڵنیایی بکاتەوە لەوەی کە ماوەکەی کورت نەبێ و لە ماوەکی دیکە ئەستەنگی بۆ دروست ئێمە ناچارین لەگەڵ حکوومەتی عراقی هەمانجی بکەین لە سواسی ڕۆژمەری کشتتوکاڵی ئەگەر سیرکەی ئەوانیش بە هەمان شێوە ناچارن بەو پێی کە پێویستیان بە بەرهەمی هەرێمی ئێستا موسومی ئێمەیە ئەوان بەرهەمیان نامێنێت دەبێت ئەوانیش مراعاتی دۆخی کشتتوکاڵ ئێمە بکەین ئێمە لە چەمانش ڕابردوو هاوردەکردنی تەماتەمان لە هەرێمی کوردستان قەدەغە کرد بوو لە دەواازەکانەوە بۆ ناوهرێم لە بڕی ئەوەی کە جوتیارانی دەشتەکانی ناوەڕاست و خواری عراق بەرهەمیان بە ئازادی خۆیان بێتە هەرێمی کوردستان یعنی ئەم لیژنەیە تەکنیکی ئێمە کۆبنەوەی بەردەوام دەکات بۆ ئەوەیەوە ڕەچاوی زروفی ناوخۆیی بکاتن بەرهەمەکان بە ئازادی ساغ بکرێتەوە دوو هەنگاوی تریشمان ناوە بۆ ئەم بابەتە بۆی بجەنابە دوێم یەکێکیان دامەزاندی چەندین کارگەی بە پیشە سازکردنی بەرومە کشتتوکاڵیەکانە تازە نمونەی ترێ نمونەی پەتاتە بۆ جووس و فینگەر نمونەی هەنار نمونەی دۆشاوی تەماتە لە ناوخۆ کارگەکان کارێککارا هەموو ئەو کارگانی باست کرد لە کاردان بەرهەمیان تەنها ئێستا لە هەرێمی کوردستان 7 کارگەی استراتیژی زۆر گەورە بەرهەمی پەتاتەی ناوخۆی بۆ جووس و فینگەر بەکاردێنی سێ کارگەی استراتیژیمان تەماتەی ناوخۆی دەکاتەوە دۆشاوی تەماتە و تەنانەت هەناردەی دەرەوەی دەکات و کارگەکانی قارچکمان کە پێویستی ناوخۆی دابین دەکە هەناردەی دەرەوە دەکە ئێستا کارگەکانی بەرهەمێنانی زەیتی زەیتون کە یەکێکە لە استراتیژیەکانی هەرێمی کوردستان ئێستا کاری لەسەر دەکرێت بەرهەمی زەیتون زیاد دەکەین و لە هەمان کادا بە پیشەسازی دەکەین و بە بڕاندکردنی دەکەین بازارسازی بۆ دەکەین کە خۆشبەختانە لە دەرەوە چەند ساڵی ڕابردوو لە دەرەوە پێشوازی لە بەرهەمەکانی ئێمەش کراوە جگەلەوەی کە لە ناوخۆ بەرەو ئاسایشی و ناوخۆی ئەمانە هەمووی لەلایەک بە بمێنن بەڵام مەبەستمان باسی ئەوەش بکەین تا چەند توانیوێتی ببێتە هۆی ڕەخساندنی هەلی کار بۆ ناوخۆ مەتاکیت ینی سێکتەری کشتتوکاڵ یەکێکە لە زمینە سازی هەر گرنگەکان بۆ ڕەخسانی هەڵی کار بۆ جوتیاران بۆ گونشینان بۆ دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵیەکان بۆ هاوڵاتیان بەگشتی ئێمە لەم کابینەیە یاسای ژمارە 20 تایبەت بە سەرپەرشتیارانمان کرد بەداخەوە ئەگەر بەس یەک دەرفەتی گچکەم دێ بۆت باسکەم لە 15 ساڵی ڕابردوو دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵیەکان بە هەموو جۆرە بەشەکانەوە هەر تەخەڕوجیان کرد بوو وای لە هاتبوو کەس لە ناو یاخۆ با بڵێن بژاردەکانیە هیچی لە کۆلێژی کشتتوکاڵی جگەلەوەی کە خەڵک خواستی لەسەر خوێندنی ئەکادمی کشتتوکاڵی و سێکتەرەکانی سامانی ئاژۆڵ و ئەندازیاری کشتتوکاڵی نەمابوو کۆلێژەکان چەند کۆلێژێک داخران ولی هاتبوو لە شارێکدا دانەیەک نەمابوو خەریک بوو ئەوە لە ئەهلیش سەرکەوتنی بەدەستنێنە وەزارەتی کشتتوکاڵ هەستا مەسحێکی کشتتوکاڵی کرد ئێمە فۆرمێکمان دابەزان بۆ ماوەی 6 ڕۆژ دراسەمان کرد دەزانین چنە دزیەکمان دەستکەوت لەسەر ئاستی هەرێمی کوردستان 11023 فۆرممان بۆ گەڕایەوە 11023 دەرسی کۆلێژە کشتتوکاڵیەکان کە 180 ڕەگەزی مەیە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو چاڕێ دامەزاندنیان کردی ئێمە لە ڕێگەی یاسای ژمارە 20 و ڕێنمایی ژمارە 4 بە هەمانجی ڕێکخراوەکان و کەتی تایبەت ئێستا ئەم پرۆسەیە ماوەی 2 ساڵە زیاترە بەرکارە هەموو دەرسوەکان فۆرمیان پڕکردەوە ڕاهێنانیان بینیە و بەپێی تایبەتمەندی لە شارەکان کراوەتە مەرز هیچ پرۆژەیەکی کشتتوکاڵی هزارێک کە فۆرمیان پڕکردەوە چەندیان ئێستا خاوەن بەشی زۆریان لە ناو پرۆسن بۆ نمونە ئێستا هەر لە هەفتەی ڕابردوو ڕێسپاسماندا بە کشتتوکاڵی دهۆک کە زیاتر لە 350 دەرسی کۆلێژی کشتتوکاڵەکانی دامەزراندووە ئیتر شارەکانی تریش خەریکن ژوورێکی تایبەتمان هەیە بەڵام بۆ ئیزانیاریت هەبیکە هەموو پرۆژەیەکی کشتتوکاڵی وەرهێنەرێکی کشتتوکاڵی بێت دەبێت پابند بێ بە دامەزانی سەرپەرشتیارە کشتتوکاڵیەکان و هەر کەسێک کە بوێت بزنسێکی کشتتوکاڵی بکات دەبێت دەرسۆ کۆلێژی کشتتوکاڵیەکان لە کەتی تایبەت بە هەمانجی وەزارەتی کشتتوکاڵ ئەم یاسایە بەرکار بکە وەجگەلەوە کە دانانی کارگە استراتیژیەکان ڕەخساندنی هەلی کاری زۆر ڕەخساندوە کارگەی وا هەیە بۆ بەرهەمێنانی جووس و فینگەر ئێستا لە هەرێمی کوردستان بە 3 شەفت کار دەکات کە 600 کەس ئیشی تێدا دەکات تەنها یەک کارگە یعنی دەتوانین بڵێن سێکتەری کشتتوکاڵ گەورەترین و بەرهەمداترین سێکتەرە کە ڕەخساندنی دەرفەتی کار و بازارسازی و ئاسایشی خۆراک و بەهێزکردنی ژێرخانی ئابووری کشتتوکاڵی تێدا زامن کراوە باشە کاکیوە چی بکەن یاخود با بڵێن چی ئەکەن بۆ ئەوی کە زیاتر پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستین بۆ ئەوی کە بۆ هەر بەرهەمێک ئێمە پەنا نەبینە هاوردەکردنی
لە ناو بازاڕەکان ئەیدی ئەوەندە بەروبوومی بیانی نەبینین کە لە هەر جۆرێک چەندین بەرهەمی وڵاتانی جیاوازی تیا و ئێمە بەڵام بتوانین لەلایەکی دیکەوە ئەوەندە بەرهەمی ناوخۆمان هەبێت کە پێویستمان بەو هەمە جۆری و بێکوالیتیە زۆر جاریش نەبێت. بەڵێ بەتاکید هەتە زور بکراوە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان هەم کوالیتەکەی هەم تاموتێژی هەم ڕەسێنێتی دەستی کاری ماندووبوونی ناوخۆی پێوە دیارە. ئێمە وەک وەزارەتی کشت و کاڵ پابەندێتی خۆمان دەربڕیەوە لە ساچای ئەو یاسا و ڕێنمایە بەرکارانی کە هەمانە وەجەختمان کردوتەوە لە ئەنجومەنی وەزیران لەگەڵ دام و دەستگاکان و ئەمە بەڕاستی تەنها قسەی من نییە، تەنها قسەی وەزارەتی کشت و کاڵ نییە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان سفرە و خوانەکانی خۆیان دەبێ بکەنە کەرستەی کشت و کاڵی دەستی ماندووبوونی جوتیاران و خاوەن پرۆژەکانی ناوخۆی هەم بدەین کە هەموو وڵاتێک لەسەر ئەو بنەسەیە دەستی پێکردیەکە هەر هاوڵاتێک کە جێبیستی ئەم پەیامی ئێمە دەبی پێویستە زۆر وشیاربی کاتێک دەچێ بازار کات دەتەوێت ڕست ئەو کەلوپەل و پێداویستی و ڕستقەی کە خۆت دەتەوێت بیرەوە بکەیەوە کامە دەستی ماندووبوونی جوتیاری ناوخۆیە. ئەمە لە ئاستی ناوخۆی ببینین لە هەندێک حاڵەتا ببوورە کاک هیوا زۆر جارە بینین نرخەکەی جیاوازیەکی هەیە بەڵام ئاساییە گەر 1 کیلۆ بکڕی بەرامبەر بە 10 کیلۆی بیانی باشترە وەک لەوەی کە ئەوەی ئێمە ئۆرگانی ترە. ئێمە بە تەواوی پاڵپشتی بەرهەمی ناوخۆی دەکەین بە هەموو جۆرە یاسا و ڕێکانی ڕۆتیناتی کە لە بەردەستمانە هەموو هەنگاوێکمان بڕیەوە بۆ ئەم بابەتە بەڵام ڕەنگە دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەموو هەمانجیمان بکەن. بۆ نمونە ئێمە لە بەرهەمهێنانی چێرگە پەروەریەکان ساڵانە نزیکەی زیاتر لە 200,000 تۆن گۆشتی مریشکی ناوخۆیمان زیادە، ڕۆژانە 14,000 تۆن کارتۆن هێلکەی ناوخۆیمان زیادە. ئەگەر بێت و دام دەستگاکان کە گرێبەست دەکەن لەگە شەریکاتی نێودەوڵەتی لەگە وڵاتانی تر کەم گرێبەستان لەگەر وەبرهێنەرە ناوخۆیەکان بی یان لەگەر ئەو جوتیارانە بی کە کات دەستی بۆ لەگەر دۆشاوی کارگەکانی دۆشاوی تەماتەی ناوخۆی بی ماندووبوونی ئەو جوتیارانە بێتە بەرهەم بە دڵنیاییەوە لە پاڵ بە پیشەسازیکردنی بەروبوومی ناوخۆیی وەکو هەڵمەتێکی نیشتیمانی و ئێمە ئەو ڕێکارانی کە هەیە بەڕاستی وەزارەتی کشت و کاڵ لە ناو قەیرانێکی ئابووری گەورەی گۆڕانکاری کەشوهەوا لەلایەک نەبوونی بودجەی ئاعاناتی زراعی لە بەردەم وەزیری وەزارەتی کشت و کاڵ لەلایەشتر کەوە ڕەنگە دەستی زۆر لەو بەرنامانی ئێمەی گرتبی کە وەکو پێویست بتوانین گرنگی باس هەمە چەشنکردنی بەروبوومە کشت و کاڵەکان بدەین و لە هەمان کات داوا بکەین بە دڵنیایی و بەرهەمی ئێمە لە دەرەوە منافەسەی بەرهەمە جیهانیەکان دەکاتن چونکە بەرهەمیی کوالیتی ئۆرگانی سروشتیە و خاک و کەشوهەوای لەباری هەرێمی کوردستان جگەلەوەی دەتوانێت پێویستی ناوخۆی پڕ بکاتەوە بۆ عێراق و بۆ ناوچەکەش دەتوانێت تەختی ئاسایشی خۆراک بکە و سەبەتەیەکی خۆراکی گرنگ. جا لە کاتێکە بەرهەمی ئێمە لە ناوخۆوە لە دەریشەوە بەم کوالیتیە بێ ئیتر ئەتوانین بڵین گوناح ئەگەر کۆمپانیایەک دامەزراوەیەک پشت نەبەستێ بە دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستانە پشت نەبەستێ بەو زەیتە زەیتونەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەو هیواین کە پێشۆی بکرێتە مەرج ینی زۆر جار حەزەکەی ببێتە مەرج بەڵام پێویست ناکات ئەو مەرج بێ و خۆیان بیکەنە مەرجێکە بەرهەمەکانیان بەو شێوە. ئێمە هیوادارین و پێم خۆشە خۆتان بانگشتی و بەرهێنەرە ناوخۆیەکانی بواری کشت و کاڵی بکەن کارگەکانی دۆشاوی تەماتە کارگەکانی تری بواری شیرەمەنی ئێستاکە ئیشی لەسەر دەکرێت بزانە سەرمایە گوزاری و ئاستی پێشوازیکردنیان لە ئاستی وڵاتانی کەنداوی عەرەبی و وڵاتانی تەنانەت ئەوروپا بزان ئێستا ئەوان بەرهەمەکانیان دەچێتە شوێ. باوەڕ دەکەی بەرهەمی دۆشاوی تەماتی ئێمە چۆتە ئەمریکا، قارچی ئێمە دەچۆتە لەو بارودۆخە چۆتە سووریا، پەتاتی ئێمە چۆتە کەنداوی عەرەب چۆتە ئیمارات، هەناری ئێمە چۆتە ئەمریکا، لێچێتی ئەوروپا پێشوازی لە برنجی کوردی دەکرێت. یعنی لە هەندێک شوێن ڕەنگە هەر پێیان نەکڕێ بۆ زۆرە یعنی کوالیتی و هەمە چەشنەکەی گرنگە. ئەمە سوپاسگوزاری و کارێکی دەستە یاخود با بڵێن بە کۆمەڵی ئەوێت کە هەر تاکێک بەرپرسیار بێ لەوەی کە ڕێز لە بەروبوومی ناوخۆ بگرێ. بەڕێز هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشت و کاڵ لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ هیواین کە بەردەوام بن و بەرهەمی زیاتر و باشتر. سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێ.